وەکو ئەکادیمیای ژنان بۆ سەرکردایەتی لە عێراقا ئێمە لە 2007ەوە ئەو ڕێکخراوەمان داناوە ئەکادیمیای ژنان بۆ سەرکردایەتی واتە پێگەیاندنی ئافرەتان بۆ ئەوەی کە ببن بە خاوەن بڕیاری خۆیان لە بوارەی کە خۆیان ئەیانەوێت ئەگەر بواری سیاسی بێ ئەگەر بواری کۆمەڵایەتی بێ ئەگەر ئەو کاری کە خۆی هەڵێبژێرێت و ئەو ڕێکخراوەکە دانراوە ئێمە ئەم ساڵ بەهۆی ئەم بارودۆخۆی کەرنتینەوە بۆی ئەم بارودۆخۆی نەخۆشیەوە تەنها ئیشوکارەکانمان لەناو سلێمانی و چوارچێوەی سلێمانیایە هەنێک لەم کچانی کە ئەمڕۆ ئامادەکراون تایەتی شوێنەکانی تریتیا لە عەربەت و لە هەڵەبجەش تا کەم تایەتی بە زیاتر لەسەر سنووری سلێمانیە بەڵام ساڵانی کە لە 2007ەوە هەموو ساڵێک ئێمە ئەو پرۆژەیەمان بۆ پرۆژەکەشمان وەکو بیناسیێنم جا لە سەرئاستی بەغا و لە بابل و لە هەڵەبجە و ئەوانە کردومانە ساڵانی پێشوەس ئەم ساڵ سەرئاستی سلێمانیە پرۆژەکەش سەبارەت بە چیە سەبارەت بەوەیە کە ئێمە وەکو ڕێکخراو کۆمەڵێک ئافرەت واتە کۆمەڵێک کچ و ژن کۆکەینەوە سەرتای ئەعلانێکەکەین و کۆیانەکەینەوە سیڤی وەکو سیڤێک تەقدیمەکەن کە سیڤیان تەقدیم کرد ئێمەش ئەو کاتە مقابلەیانەکەین بۆچی مقابلەیانەکەین بۆ لەبەرەوەی ئێمە دەوراتیان پێەکەین ئێمە بۆی کە هەر دەورە و جۆرە بابەتێکە یاخود بە پێی ئاستی ئەوانی کە بەشدار بوون ئایا مستەوایان چۆنە و هەروەها چۆن ئارزوو حەزیان هەیە بۆ پێگەیاندنی خۆیان واتە بێ خۆیان حەز و ئارزوویەکیان تیا بێ بۆ پێگەیاندنی خۆیان ئێمە لە ڕێی دەوراتەوە وایان لێەکەین کە واتە بۆ 90 ئافرەت هەر جاریشی بە سێ وەرکشۆپ بە هەریەکە سیسی ئەمڕۆ ئێستا سی کچمان حاضر کردو سی کچ و ژن لەسەر ئاستی سلێمانی ئامانجی ئێمە ئەبینم کە هەر لە ئێستا لە کچەکاناتی هەیەی کە ئێمە هەستەکەین خەریکە ئامانجوانێتە دی ئەوەیە کە کۆمەڵی ئافرەت ینی هەر جاری کۆمەڵی ئافرەتێکی ئەمە ئامانجوانەوەیە کە زۆربەی کچان و ژنان ئەو توانە و مەهارەتیان هەیە کە ینی بواریان بۆ نەڕەخساوە ئێمە لێرە بواریان بۆ ڕەخسێنین بەوەی کە مەهارەتیان بەرزەکەینەوە زیاتر وە بواریان بۆ ڕەخسێنین و دووبارە ساڵێک دروستەکەینەوە لەنایان کچەکانە ئێمە لەوانەیە زۆر کەس باسی کە ڕێکخراوەکانە کاڵێم ڕێکخراوانە بۆ تێکگانی خێزان و کۆمەڵگە ئەوانە بەڵام ئێمە باکسەوەی بینین لێرە لەم ڕێکخراوە کچان پەروەردەکەین بۆ خاوەن بڕیار بۆی کە بتوانن خاوەن بڕیاری خۆیان بن خولانە بۆ توێژی ژنان و کچانی کۆمەڵگەی کوردی وە کۆمەڵگەی عێراقی زۆر پێویستە بۆچی لەبەرەی لە ڕێگەی ئەم دەورانەوە ئەتوانرێت ئاستی ڕۆشنبیری و چۆنێتی کارکردنی دیاری بکرێت بە بڕوای من ئەم جۆرە دەورانە زۆر پێویستن هیوادارم بەردەوام بن هەر لەسەر شتێک نەبێ بگرێت لەسەر ئاستی عێراق بێ زۆرتر و زیاتر بکرێت و ڕۆڵی سەرەکی بدرێت بەو کەسانەی کە ڕاهێنانیان پێ ئەکرێ بۆ کەسانەی کە ئەتوانن ڕۆڵی ڕاستەقینەی لە ژیانە بگێرن خەریکە سەرهەپایی خێزانەکان و کەلتوری کوردی هەڵەوەشێنەوە لەبەرەوە ئەم جۆرە دەورانە و خۆلبینینانە زۆر پێویست و زۆر باشە هیوادارم زیاتر بکرێت هیوادارم ئەو کەسانەی کە لەم دەورانەیە بەشداری پێکردن ئەبنە ڕاهێنەر بتوانن ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان بگێڕن چونکە ئەگەر خاتوونێک هۆشیار بوو یعنی خێزانێک هۆشیار ئەگەر خێزانێک هۆشیار بوو یعنی کۆمەڵگەیەک هۆشیارە